هەر ئەڕۆم و ئەکشەو ڕۆژ بەڕی خۆمە و دێمەوە دوور لە تاسەی یادی کۆنی یارانێم ئەتنێمەوە وەکو کەزای سەردی نەسیم ڕێئەبڕێم بەو بێوە چاوان هاواریشم بێناوایە بۆ شەوانی پڕ لە ژان بۆ گوڵژیەم کەچی وەرزم هەر سەرەتای پاییزە ڕێگەی چۆڵم دوور لە دەنگی هەویارانی ئازیزە هەر ئەڕۆم و ئەکشەو ڕۆژ بەڕی خۆمە و دێمەوە دوور لە تاسەی یادی کۆنی یارانێم ئەتنێمەوە وەکو کەزای سەردی نەسیم ڕێئەبڕێم بەو بێوە چاوان هاواریشم بێناوایە بۆ شەوانی پڕ لە ژان بۆ گوڵژیەم کەچی وەرزم هەر سەرەتای پاییزە ڕێگەی چۆڵم دوور لە دەنگی هەویارانی ئازیزە